بەپێی بیرروباوەڕی پەیڕەوانی ئاینی یارسانەکان کاکەیەکان ئازادکردنی ڕۆح یەکێکە لە ئەرک ئاینیەکانیان. اینجا ئەو ڕۆحە ڕۆحی باڵندە بێت یاخود مرۆڤ. لە ئێوارێکی ساردی زستاندا چل باڵندە لە گوندی هاوار لە سنووری پارێزگای هەڵەبجە گەڕێنرانەوە ناو سروشت و ئازادکردن. ئەوە نەریتێکی پەیڕەوانی ئاینی یارسانەکانە ساڵانە ئەنجامەدرێت لە کاتی ئازادکردنی ئەو باڵندانە چەند ڕاوچیەک ئامادە بوون و بەڵێنیاندا لەمە دووە ئاژەڵ و باڵندەکان ڕاو نەکەن. داوت دیوانم ژەچانەی ڕافز دوو دڵ یەک دڵ بوو داوت گیان کی شاخ و حافظ داوت حەیرانم دڵم پڕجە خوون ڕووی حاجات من داوت گیان چون لەیلی و مەجنون ئێمە وەکو کاکەی کە لە دەڤەری هاوار ئەمڕۆ هاتین وەکو بیکەین بە نەریتێک هەموو ساڵانە لە مانگی 22 بەدواوە ئەو ڕۆحانە ئازادکەین کە لە قەفەسا بوون. بەڕاستی کولتوری هاوار سەردەمانێک بووە پڕی لە باڵندەی جوان بووە، سروشتێکی جوان بووە. ئێمەش بڕیارماندا داواشمان کرد لە هەموو ئەو کەسانەی کە بێن بەشدار بوون زۆربەی خەڵک بەشدار بوو لەگەڵمانە کە بێتە نەریتی هەموو ساڵێ لەم سروشتە جوانە ئەو ڕۆحانەی کە شوێنی و ماوەی خۆیانە بیانگەڕنەوە بۆ شوێنی خۆیان. حەزمان کرد ئەم سروشتە جوانە پێشتر ڕازێنراوە بووە بە کەو بە بلبول و بە چوزان بە ئەنواع قولتە و ئەنواع ئاژەڵی جوانی تیا بووە. بەڵام دەستێوەردانی مرۆڤەکان بەڕاستی تا ئەندازەیەکی زۆر کاریگەرێکی زۆریان کردووە بە نێشتنی ئەم ئاژەڵانە ئەم باڵدارانە. بۆیە ئێمە بوتمان هەر وەک نەریتێ حتا ئێمە هەنێک لە ڕاوچیەکان هاتوون لەگەڵمانە هاوکاریان کردوین کە بەشداریان کردووە کە بە بەردانی ئەم باڵدارانە بۆی لە ساڵانی ئایندە بێ بە نەریت ئێمە پێشتیش کراوە. بەڵام ئەمە ئینشاءڵڵا ساڵانی تر برەی زیاتری پێدەین و خەڵکی زیاتریش لێ ئاگادارەکەین و خەڵکیش فێر بێ کە نەیان کوژێ. ئەمە زۆر گرنگە بەڕاستی.